بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا تفسير سورة ياسين جيشتنا آياتي بستهاشت ك لا درس رابردود عباسي بسرهاتي أو پیغمبرانه من کرد که خواهی گوره بو آودانی انطاکیه روانه کردبون. گوتمان لناو آودانی انطاکیه دا کەس ئیمانی پێنەهێنان یان ئەگەر ئیمانیشیان پێهێنابن ژمارەیەکی زۆر کەم ئیمانیان بە پێغمبەرەکان هێناوە. خەڵکەکە تەبعاً هەڕەشەی کوشتن لە پێغمبەران دەکەن سەلامی خۆیان لێبێ و فعلەنیش خەریکن هەڕەشەکەی خۆیان بەسەر پێغمبەراندا جێبەجێکەن. گوتمان پیاوە ساڵحەکە ئەو پیاوەی کە تاکە کەسێک بوو ئیمانی بە ئەوەی دیار بێ بە یەقینی ئەو تاکە کەسە ئیمانی بە سێ پێغمبەرەکان هێنابوو بەڵام بەدزی، بەڵام کەزانی پێغمبەرەکان مەترسیان لەسرە خۆی گەیاندە قەومەکەی یەکەم جار ئیمانی خۆی ئاشکرا نەکرد، ویستی ئامۆژگاریان کا بەشکم ئەگەر بە قسەی پێغمبەرانیشیان نەکردبێ کە لە شوێنێکیکەوە هاتوون بە قسەی ئەوی بکەن کە دەیناسن و بۆ بە پیاوی چاکیان زانیوە، بەڵام دەزانین کە قەومەکە تەوان بە قسەی هیچانیان نەکردن، هەرسێک پێغمبەرەکەیان شەهید کرد و پیاو ساڵح و پیاو چاکەکەشیان کە گوتمان دەگوترێ حەبیبی نەجار بەو ناوەیە تەوان دەیکوژن و بەربارانی دەکەن کە دەیکوژن و تەوان لە گیان ئەڵڵا و لە ڕوح کێشان نەبووتەوە خوای گەورە کۆمەڵێک مژدەی پێدەدا پێی ڕادەگەیەنێ کە پێی دەگوترێت ئودخولوا الجەنە بڕۆ بەهەشتەوە، ئەویش کە بەهەشت دەبینێت تەبعاً هێندەی بەلاوە خۆشە ویا لەیتە قەومی یعلەمون خۆ جیاگەلەکەم دەیانزانی کە خوا لێم خۆش بووە و خوا ڕێزی لێگرتووم تا خەڵکەکە و خزمەکانم و کەسەکانم لە جەریمە و تاوانکردن وازیان دەهێنا و تەوبەیان دەکرد و پەشیمان دەبوونەوە. خوای گەورە ئەو جارێ باسی سەرنجامی ئەو قەومەی دەکا. ئایا قەومێک ئامادە بێت سێ پێغمبەری خوا بکوژێ، پیاوێکی ساڵح و ئیماندار بکوشێ هەر لەبەر ئەوەی کە ئیمانی بەخوا هێناوە و نسحەت و ئامۆژگاری خەڵکی دەکا بە دڵسۆزانە، دەکرێت خوای گەورە چاوپۆشی بکە؟ بێگومان خوای گەورە لە خوێنی بەناحەق ڕژاوی هیچ کەسێک خۆش نابێ تا بگاتە خوێنی پێغمبەران سەلامی خۆیان لێبێت یان خوێنی پیاوێک کە خۆی بۆ خوا ساغ کردوتەوە لە پێناوی خوادا ژیاوە و ئامادە بووە لە پێناوی خوادا بمرێ. بەڵێ خوای گەورە ئەوی گەیاندە شوێنی خۆی، ئەوی گەیاندە جێگای خۆی و گەیاندی بە هیوایەتەکەی خۆی کە باشدا، بەڵام ئەوانەشی کە بکوژی پێغمبەران بوون و بکوژی ئیمانداران بوون ئامادەش نەبوون تەوبە بکەن و پەشیمان ببنەوە، بێگومان خوای گەورە چاوپۆشیان لێ ناکا و لە دنیاشدا ئەو کەسانە بەدڵنیاییەوە عقوبە و سزای خۆیان هەر وەردەگرن کە ئەوانە وەریان گرتووە و تا قیامەتەش هەر کەسێکی دیکە ببێتە بکوژ و خوێن ڕێژ، ببێتە زاڵم و ستەمکار، بە تایبەت خوێنی ئیمانداران بەناحەق بڕێژێ، حتمەن خوای گەورە لە دنیادا زەلیلی دەکا پێش قیامەت. جا ئەو ئاتە باسی نەتیجە و ئەنجامی خەڵکەکەی دەکات، دەفەرمێت وما ئەنزەلنا یعنی نەمان ناردە خوارێ على قومه بسر گەلەکەی حەبیبی نەجاردا من بعده لدواي مردني أو بياوة صالحة لدواي مردني أو بياوة شاكا من جند هيت سربازك من السماء إلى آسمانوا، يعني بيويز نبو لآسمانوا سرباز بنيرين تا بسربازكاني آسمان سزا بدرين وعقوبة بدرين زور لو بيد صلاة ترو بيتوانا ترين خواهي قورة جندي زور قورة ترو بهستري هي لسر زوي. وما أنزلنا روانا ما نكر على قومه بسر قلكي حبيبي نجار دا من بعده لدواي مردني أو لدواي نماني أو من جند هيت سربازك من السماء إلى آسمانوا كسربازكاني آسمان كين ملائكة كانن، يعني بيوز نبو لآسمانوا بديان وصدان ملائكة فرشتة بنيرين يك بيك طولي سي پیغمبرك و پیاو چاکەکە بکەنەوە، خەڵکەکە زۆر لەوە بێدە سەڵاتتر بووە، خوش زۆر لەوە بێدە سەڵاتتر پێویستی بەوە هەبێ. ئەو جار دەفەرمێت وما كنا و هەروەها ئێمە منزلین ڕەوانەکەری هیچ سزایەکیش نەبووین، نە مەلایکەتمان ناردن
و نە ئەوەش جگە لە مەلائیکەتان لە ئاسمانەوە شتێکی دیکەمان بۆ نار نەخوارێ. ئێستا دەیگەینێ خوا بەچی سزای داون بە شتێکی زۆر ئاسانتر و بە جوندیەکی دیکە کە ئەوانیش و هیچ کەسێکی دیکەش نایبینێ بە جوندیەکی نادیار بە سەربازێکی نادیار خوای گەورە نەک هەر ئەوانەی کە پێغمبەرەکانیان کوشت سێ پێغمبەرەکەیان کوشت نەک هەر ئەوەی کە پیاو چاکەکەیان کوشت بەڵکو ئەوانەشی کە لەوێ بوون لەگەڵ ئەو کەسانە بوون کە بکوژی پێغمبەرانن تەیدی ئەو کەسانەیان دەکرد کە بکوژی پێغمبەرانن بێدەنگ بوون لە کوشتنی پێغمبەران خوای گەورە هەمووی بەیەکەوە سزادان. خوای گەورە ئەگەر سزای نار عادەتی وایە ئەوەی زوڵمەکەی دەکات ئەوەی هانی ئەو کەسەی دەدا کە زوڵمەکەی دەکا و ئەوەشی کە بێدەنگە لە زوڵمی ئەوەیە کە خۆی کوێر دەکا یان کەڕ دەکات لە ئاز زاڵم و ستەمکاراندا خو ئەویش سزا دەدا چونکە بێدەنگ بوون لە ستەم جۆرێکە لە ستەم ڕازی بوون بە ستەمکار دەتخاتە ڕێزی ستەمکاران بێدەنگ بوون لە ستەمی ستەمکاران دەتکاتە ستەمکار و لە قیامەتێشدا مەسیر و سەرنجامەکەت لە ئیوی دەبەسترێتەوە و لە دنیاشدا لەگەڵ وی بەبێ گومانی ها دەڕۆی. خوای گەورە کە باسی فێرعەونی دەکا خوای گەورە کە فێرعەون تەبەن جەبەڕوت و دەسەڵاتدار و ئەمرکەرەکە بوو بەڵام کە سزایدا چی سزادا هەر فێرعەون بەتەنێ بێگومان نا فێرعەون و دار و دەستەکەشی و لە قیامەتش کە باسی فێرعەونی دەکات دەفەرمێت فێرعەون دەکەوێتە پێش قەومەکەی خۆی بۆ جەهەنەمێ. لە دنیادا زاڵم و ستەمکارێک کرد لە پێش بێ لە قیامەتش لە پێشتا لێرە بۆ کوێت دەبا بەرەو هیلاکەت و لە ناوچوون لە ئەنجامدا و لە قیامەتیش بێگومان زاڵم بۆ ناو ئاگریە ئەوەی بە دوای زاڵمیشەوە بێ بە دڵنیاییەوە بۆ ناو ئاگریە خوای گەورە پەناماندا. ئەوەی سوڕەتی هود ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار دەفەرمێ با مەیلی دڵیشتان نەبێ بەلای کەسی ستەمکاردا دەنا ئاگر دەتان سوتێنێ مەیلی دڵ ئەری ئەگەر ئینسان بە چاوی خۆی ببینێ پێغمبەر دەکوژرێ و دەنجێنەکە شوێن کەوتەی پێغمبەران دەکوژرێ و دەنجێنەکە قسە بەخوا بە پێغمبەر بەدین دەگوترێ و دەنجێنەکە زوڵم دەکرێ و ستەم دەکرێت لە عەبدەکانی خوا و ئینسان لە بەرامبەریدا بێدەنگ بێ زۆر جار پێشی خۆش بێیان چەپڵە و وەک دەڵێ دەستخۆشی لەو جۆرە کەسانە بکا کە ئەوە دەکەن بێگومان ئەو جۆرە کەسانە خودی زاڵم و ستەمکارەکانن. جا قیسەکە کە هاتووە بێگومان بۆی هاتووە ئێمە دەرسی لێ وەرگرین وما ئەنزەلنا ڕەوانەمان نەکرد على قومه بەسەر گەلەکەی حەبیبی نەجاردا من بعده لە دوای نەمانی ئەو پیاوچاکە من جندین هیچ سەربازێک من السەمائی لە ئاسمانەوە وما كنا و ئێمە لە ڕابردوودا ئەوە تەفسیرێکیانە منزیلین ڕەوانەکەری هیچ سوپاو جێیشێک نەبووین لە ئاسمانەوە بۆ سەرزەوی تا خەڵکی پێ عقوبە دەبدەین یان ئێمە لە ئاسمانەوە ڕەوانەکەر و دابەزێنەری هیچ سوپاو جێیشێک نین بۆ خەڵک عقوبەدان و خەڵک سزادان ئەدیتیە ئەگەر بمانەوێت قەومێک سزادەین یعنی زۆر بە ئاسانتر لەوە زۆر بە کەمتر لەوە دەتوانین سزایان دەین. خی گەورە ئەوانی چۆن سزادا دەفەرمێ ئین کانت ما کانت یعنی سزای ئەوان هیچ شتێک نەبوو إلا صيحة تەنها یەک هاوار واحدەتەن بە تەنها یەک دەنگ تەنها یەک هاوار یەک دەنگ یەک قیژە کە چێ بەسەریدا لێداون جیبریل سەلامی خوای لەسەر بێ لەکوێ لە دەرگای ئاوەدانی ئەنتاکیا مفەسرین دەفەرمون هاتۆتە ئەو کاتە هەموو شارێک شورای هەبووە و دەرگایەک هەبووە بۆ تێدا چوونە ژوور و هاتنە دەری هاتۆتە دەرگاکە لە دەرگاکەوە تەنها یەک زیڕەی بەسەردا لێداون یەک دەنگی بەسەردا لێداون یەک هاواری بەسەردا کردوون هەرچی گیان لەبەر و ڕوح لەبەر هەیە لەو ئاوەدانیەدا بوونی نەماوە چونکە ئەوەی کە دیار بێت طبعاً تەنها سێ پێغمبەرەکە ئیماندار بوون کە کوژراون پیاو چاکەکە ئیمانی هێناوە کوژراوە و ئەگەر هەرچەندە ئیشارەتی پێ نەکراوە لە قورئاندا کەسێکی دیکە ئیمانی هێنابێ ئەگەر کەسێکی دیکە هەبوو بێ ئیمانی هێنابێت و ئینکاری کردبێ بێگومان یا کوشتویانە ئەویش چونکە پێغمبەرەکانیان کوشتون بێگومان ئەگەر کەسێکی دیکە خۆی ئاشکرا کردبێ کە شوێن کەوتەی پێغمبەرانە ئەویشیان کوشتووە یان پێشتر پێشەوەی خوای گەورە عەزابەکەی بنێرێ خوای گەورە دەربازی کردووە. دەفەرمی ئین کانت یعنی ما کانت سزادانی ئەوان هیچ شتێک نەبوو
إلا صيحة واحدة تنها يك هاوارو يك دنگبو فإذا لو كاتدا كدنگك هات هم هميان خامدون خاموش بون بروح كوتن بجان كوتن جستيكي لاشيكي بروح معنوا جستكيان ما لسر عرس بلام نحركي تدا نجولي تدا نروحي تدا لشويني خويان هر كسي كوت نيتواني نبتيتا بيج نبقرتوا وهيز برقريق لخوي بكايان بو هيز شوينك هل بيتو رابه إن كانت ما كانت يعني سزاداني اوان هيج تجنبو إلا صيحة يعني هاوار شريخيك واحدة كيك يقدان شريخجنك كومالك دنك فإذا لو كاتدا هم اوان خامد يعني خاموشو بيروحو بيجان كوتن جادنك بيستني إنساني سنورداره و ساقريك بدنگي نزم لدور وقصبك واجود لينيا ويا اي قريكك بدنگي زور برستر لآستي بينيني توها او كيكا هاواركا مش كده تقندت كوجي بيستني انساني سنورداره هم لكميدا سنوريكي هي تا بي ببيستي ولا زوريش دا برگي اندازيشي دياري كراو دەکەوێت ئەو لاقیتە و مکەبەرانەی کە ئێمە بەکاریان دێنین ئەگەر سەوتێکی زیاد لە خۆی بەسەردا لێدەی خەرای دەکا مێشکی ئینسانیش بیستنی ئینسانی سنووردارە جیبریل سەلامی خوای لەسەر بێ کە چەند قەومێکی بەدەنگ لە ناو بردوون دەنگ لەکوێ ڕادێ لەکوێ ڕادێ تەبەن کە هات نازانی خۆ نایبینی وایە شتێکی غەیبە شتێکی نادیارە هەیە بەڵام نە ڕەنگی هەیە نە شکڵی هەیە نە شێوەی هەیە وەندە دەتوانی لە بەریشی هەڵبێ هەندێک دەنگکەنە تۆزێک گوێت بگرە وانە دەنگەکە تۆزێک کپ دەبێت و لەوانەیە گوێت لێ نەبێت دەرگاکە بەڵام دەنگەگە لە سنووری خۆی دەرچوو لە حەدی خۆی دەرچوو خوا ناردی بۆ عەذابدان و بۆ سزادان نە شوێنێک هەیە خۆی تێدا بشێریەوە نە جێگایەک هەیە نە بەوەی کە گوێت دەگری نە بەوەی کە دووری نزیکی سەوت و شریخەی عەذاب و سزا یەک کەس نابوێرێت و هەمووان لە ناو دەبە إن كانت إلا صيحة سزاداني أوان تنها يكدانا دنقبو فإذا هم لو كاتدا أوان خامدون هميان بهوشو بروح كوت جاء أخوة فرمد يا حسرة على العباد حسرة يعني داخو خفتو فشماني بوشي على العباد بو أو زور بنداني كا پیغمبريان بودين پەیامیان بۆ دێ دینیان بۆ دێ بەڵام لە زیاتی ئەوەی شوێن پەیامەکەی خواکەون و بانگەوازی خوا قبولکەن و وەریگرن ڕوبەڕووی دەبنەوە بێگومان کەسێک خوا پێغمبەری بۆ بنێرێ پەیامی بۆ بنێرێ بیەوێ لە ئاگر بهێنێتە دەرێ لە ناڕەحەتی بهێنێتە دەرێ بەرەو بەهەشت و خۆشیەکانی بەهەشت بیبە بەڵام ئینسان قبوڵی نەبێ ئەو کەسە جێگای ئەوەیە ئینسان خەفەتی لێ بخوا ئەوە یەک وە بۆ خۆشی دیسان خەفەت لە خۆی دەخوا وایە يا حسرة على العباد ذكري بلين أو جور بندانة جيغاي أونا خفتيان بو بخري كبب إيماني دمرن وجوابو ولامي بانقوازي پیغمبران نادنوا ودشكري بلين لقيامته أو جور كساني كبو شوازي مردون بردوام حسرتو داخو مراق هل دكيشنو بردوام يا ليت أنا خوزيا بلام هيج خوزگيك طبعا دواي مردن بكالك دناياتو فرياد ناكوي جا خوا دەفەرمێت ما يأتيهم بۆیان نەهاتبوو ئەو خەڵکە من رسول هیچ پێغەمبەرێک هیچ نێردراوێک إلا كانوا يعني بەدڵنیاییەوە ئەوان بیهی بە پێغەمبەرەکان بە نێردراوەکانی خواتیان دەکرد یەستەهزیئون گاڵتەیان دەکرد پێغەمبەران هاتون تا بتبەنە بەهەشت ئەتۆ گاڵتەی پێ بکەیت پێغەمبەر هاتووە لە ئاگر بتهێنێتە دەرێ تۆ پێی ڕابوێری بێگومان هەر شایانی ئەوەی کە عقوبە بدرێ لە دنیادا ولا قيامتش درفتي كتبين دريت وهلي كتبين دري يا حسرة على العباد داخو بشيماني بو أو جور بنداني كبو شوازة دمرن ما يأتيهم بو أو قومانا بو أو قلانا نهاتبو من رسول هيت بيغمبرك إلا يعني بدل نيايوا كانوا أو خلقا به ببيغمبران سلام إخوان لسربه مستهزئون قالتين ذكرت جا خواهي قورا رولا بتپرستكاني مكدكا ولا ئێمە دەکا بەسەر هاتەکە بۆچی جێڕدراوەتەوە خۆ تازە ڕۆیشتووە پێغەمبەرەکان گەیشتنە شوێنی خۆیان و ئەوانەشی دژاتی پێغەمبەرانیان کردن گەیشتنە شوێنی خۆیان ئەویان بە ئیمانەوە خوای گەورە بەهەشتی خستنێ و بەردەوام لە خۆشی دانا ئەویشیان هەر مردوون بەڵام لە ناو جەهەنەم و بەردەوام داخ و خەفەت دەخۆن بەسەر هاتەکە بۆ ئێمەیە کە نەمردوین لە ژیان داین دەرسی لێ وەرگرین خۆ
خوا دەفەرمێ ئەلەم یەڕەو ئایا نابینن تەماشا ناکەن یا نازانن کەم ئەهلەکنا کە چەندەمان لەناو بردوون قەبلەهم لە پێش ئەواندا من القڕونی قڕون یعنی چی؟ بۆ خۆی یعنی سەدەکان بەڵام خەڵکی قەدیم تەمان قڕون بە معنای سەدەکان دێت کە سەدەیەک چەند ساڵە؟ 100 ساڵە و بە معنای ئاوەدانی دێ یعنی دەکرێت بڵێن چەندان ئاوەدانیمان لەناو بردن و بە معنای قەومیش دێ ها چەندان قەوممان لەناو بردن بەڵام قەومەکانی پێشوو زۆرینیان بە سەدە ژیاون ها وایە ئەو ئومەتی ئێمەیە ئومەتی پێغەمبەرە سەڵی الله عەلەیه وسەلەم تەمەنی 70-80 ساڵە وایە بەڵام خوای گەورە بەو یاسا فەضلانە بەو ئاسانکاریانەوەی لە حەدیثەکەی باسمان کرد بە نمونە عەرەفەیەک بە ڕۆژوو دەبێ خوای گەورە گوناهی 2 ساڵت دەسڕێتەوە وایە مەسا عاشوڕایەکی بە ڕۆژوو دەبێ بە یەک ڕۆژوو 1 ساڵ گوناهت سفر دەبنەوە ئەوانە فەزڵن بەو فەزڵەی ئینسان دەتوانێت قەرەبوو بکاتەوە وایە وەخوای گەورە قەرەبووی بۆ کردوینەتەوە دەنا قەومی دیکە هەیە چەند سەدەی ژیاوە وایە مەسەڵەن نوح چەند سەدە 950 ساڵ 900 و نیوی بەس پێغەمبەر بووە هی تەمەنی چەند بووە وایە کاتی خۆی مەشهورە کە دەڵێن ئافرەتێک گریاوە وانە بۆ کوڕەکەی لی دەپرسن بۆ دەگری دەڵێن 300 ساڵی ژیاوە دەڵێ چ دەڵێ لەبارەی ئومەتی ئاخر زەمان کە تەمەنیان 70-80 ساڵە دەڵێ ئەگەر وەکووان بامە قەت خانوویەکەم دروست نەدەکرد تێیدا نیشتە جێبم 70-80 ساڵ لە چاو بۆیە خوای گەورە بەو شێوازەی ناوبر ئەوە لەم یەڕەو ئایا نابینن یا نازانن کەم ئەهلەکنا کەم تەمان ئەداتی ئیستیفهامە بۆ ژمارە و دەکرێت بە معنای زۆریش بێ دەکرێت بڵێن زۆرمان لەناو بردن لە پێش ئەواندا لە گەلان و دەکرێت بە شێوەی پرسیار بڵێن ئەوە بۆچی تەماشا ناکەن و نازانن کە چەندەمان لەناو بردوون لە پێش ئەواندا لە ئاوەدانیەکان و لە خەڵکی ئاوەدانیەکان ئەنەهوم بێگومان ئەوانەی لەناومان بردوون باشە ئیلەیهیم بۆ لای ئەوانەی کە ئێستا زیندون لا یەرجعون هیچ کات ناگەڕێنەوە وایە ئینسان یەک جار دەمرێ وایە مردن یەک جارە وایە بەڵام زیندووبوونەوەی بەدوادادێ ئەو مردنەی کە ئینسان بەڕێ کرد بە ئیمانەوە بمری یان بە کافری بمری جارێکی دیکە نایەوە دنیاە بۆیە دەفەرمێت ئەوە لەم یەڕەو ئەو بۆچی تەماشا ناکەن کەم ئەهلەکنا کە چەندەمان لەناو بردوون لە پێش ئەواندا من القڕونی لە خەڵکی ئاوەدانیەکان یا لە ئاوەدانیەکان تەمان بێگومان خوای گەورە مەبەستی لەناوبردنی خەڵکەکەی بۆ نەک ئاوەدانیەکە بەڵام زۆر جار لەگەڵ خەڵکەکەی خوای گەورە ئاوەدانیەکەشی ژێراوژور کردووە ئاوەدانیەکەشی کە خراپەی دێدا کردووە خوای گەورە ئەوێشی نەوعێک لە شوێنەواری سزاکەی پێوە هێشتۆتەوە بۆی ببێتە دەرس و عیبرەت ئەنەهوم بێگومان ئەوانەی لەناو براون ئیلەیهیم بۆ لای ئەوانەی کە ئێستا زیندون ناگەڕێنەوە تەفسیرێکی دیکەش هەیە دەفەرمێن ئەنەهوم یعنی بێگومان ئەوانەی کە ئێستا زیندون بۆ لای ئەو قەومانە قەت ناتوانن بگەڕێنەوە و بچنەوە بێگومان ئینسان کە مرد یەک جارە و توانای پەشیمان بوونەوەی نییە ئەوە لەم یەڕەو ئایا نابینن نازانن کە کەم ئەهلەکنا قەبلەهم چەندەمان لەناو بردووە لە پێش ئەواندا من القڕونی لە ئاوەدانیەکان یا لە خەڵکی ئاوەدانیەکان ئەنەهوم بێگومان ئەوانەی کە لەناومان بردوون باشە ئیلەیهیم بۆ لای ئەوانەی کە ئێستا لە دنیادا هەنوو زیندون لا یەرجعون ناگەڕێنەوە کەواتە وەکەوەی پێمان بڵێ ئەتۆش پێشەوەی بمری وایە تەوبە بکە و پەشیمان ببۆ چونکە کە مردی دەرفەتی گەڕانەوەت نییە ئەتۆی خراپەکار پێشەوەی خوا سزاددا بە یەکێکی دیکە دەرز وەرگرە چونکە خوا کە سزای دای و مردی جارێکی دیکە ناتوانانی بێەوە دنیا قەرەبووی بکەیەوە جاخوا دەفەرمێ وئین كل لما جەمیع لەدەینا محضرون بێگومان هەموو ئەوانەی کە وئین كل لما بێگومان هەموو ئەوانەی کە پێشتر خوا لە ناوی بردوون و ئەوانەی کە ئێستا هەن خراپەکارن و چاکەکارن و ئەوانەشی کە لە داهاتوو دادێن لە دەینا لە بەردەستی ئێمە محضڕون ئامادە دەکرێت وایە مردن هەمومان دەمرین هەموو وەکو یەک زیندوو دەبینەوە و هەمووش وەکو یەک دەستنەوە بەرامبەر خوا بەڵام
کە چوویەوە بەرامبەر بەخوا چێ سەری بەرزە و چێ سەری نزمە، چێ کۆڵی وەک دەڵێ چاکەکانی قورسە و چێ هیچی پێ نییە، چێ هەموو ژیانی بەگوناه بەڕێ کردو و کوێ سەربەرزە جیاوازیەکە لەوێدا دەردەکەوێت. بۆیە خوا دەفەرمێ وئین کولون بێگومان هەموو لەمما کاتێکدا دێ جەمیع بە تێکڕا لەدەینا لای ئێمە لەبەردەستی ئێمە محضەڕون حازر دەکرێن. بۆچی حازر دەکرێن؟ بێگومان بۆ محاسەبەکردن و بۆ لێپرسینەوە بۆ ئەوەی هەر کەسەی بەرهەموو پاداشتی کردەوەکانی خۆی وەربگرێتەوە. چی چاندووە وەکو دەڵێن ئەها ئەوە دەدرویەوە، وایە چاکەت کردووە پاداشتی چاکە وەردەگریەوە، بە ئیمانداری مردووی پاداشتی ئیمانەکەت وەردەگریەوە. شوێنکەوتەی پێغەمبەران بووبی بە دوای پێغەمبەران دەکەوی، لەگەڵ ئیمانداران بووبی بە دوای ئیماندارانەوەی. بەعکسیشەوە ئینسان ئەگەر دژە پێغەمبەر بووبێ حەشریشی لەگەڵ دژە پێغەمبەرانە، دژی ئیمانداران بووبی حەشریشت لەگەڵ ئەوانە ئینسان دەبێ ئاگای لێبێ. وئین کولون یعنی بێگومان کل هەمویان لەمما کاتێکدا دێت جەمیعەکەش ینی بەتێکراوە بۆ تەئکیدکردنەوەیە بۆی خەیاڵت بەلای یەک گیان لەبەردا نەچێت کە لە قیامەتێ زیندوو ناکرێتەوە و محاسبەی لەسەر ناکرێت. نەکەر ئینسانها هەرچی گیان لەبەرە هەرچی جارێک ڕوحی بەبەرداکرابێ لە قیامەتێ حتمەن زیندوو دەکرێتەوە لە بەرامبەر خوای گەورەشدا ڕادەوەستێندرێ. خوای گەورە محاسبەی دەکا بەوانشی کە مکەلەف نین گیانداران و ڕوح لەبەرەکانیش، چونکە خوای گەورە لە قیامەتێ عەدالەتی تەواو دەبێت پیشانی هەموو دروستکراوەکانیدا. بێگومان هەمویان کاتێکدا دێ بەتێکڕا لە بەردەستی ئێمە ئامادە دەکرێن بۆ لێپرسینەوە. ئەو جار خوای گەورە دێت کۆمەڵێک بەڵگە کۆمەڵێک نیشانە هەم لەسەر دەسەڵاتی خۆی هەم لەسەر زیندووبوونەوە و هەم وەکو نیعمەت و چاکە خوای گەورەوە بیرمان دەخاتەوە. جا زۆر جار بتپەرستەکانی مەکە کە باسی قیامەت و زیندووبوونەوەی دەکرا دەیانگوت قیامەت نییە، زیندووبوونەوە نییە. لێت پرسیبان بۆ دەیانگوت لەبەرەوەی کەسمان نەدیوە زیندوو ببێتەوە، قیامەتمان نەدیوە و ئەوەی نەشمان دیبێ باوەڕی پێ ناکەین. وەکو هەم مولحیدەکانی وڵاتی خۆشمان کاتی خۆی دەیانگوت ئەوەی نەبیندرێ نانچی بوو، دەیانگوت پێیان وا بوو کە دەیانگوت ئەوەی نەبیندرێ نییە. تەبەن ئەو قسەیەکی بێمەعنایە، هەر لە ناو جەستەی ئینسانیدا چەند شتێ ئینسان نایبینێت و باوەڕشی بێتی، وایە ئەگەر ئەوەی نەدبینێ بێ نەبێ یان ڕوح دەبیندرێ یان نابیندرێ؟ نا. مەسەن عەقڵ ئەوەی کە ئەو قسەی دەکات دەبێت باوەڕی بە عەقڵی خۆشی نەبێت، چونکە ئەگەر بگەڕێ عەقڵی لە شوێدایە و عەقڵەکەی چەندە و حەزمەکەی چۆنە و ڕەنگەکەی چەندە بێگومان کەس نازانێ. وایە دەنگ بنمونە دەبیندرێ یان نابیندرێ؟ بێگومان نابیندرێ. ینی دروستکەر بە شوێنەواری دەناسرێتەوە و ئینسان دەیگاتێ دەبێتە یەقینی با نەشی بینێ. جا خوای گەورە وەلحاصڵ ئەگەر بتپەرستەکانی مەکە زیندووبوونەوەیان نەدیوە، قیامەتیان نەدیوە، بەهەشتیان نەدیوە، خوای گەورە پێیان دەڵێ دەی ئەوانەتان دیوە. خۆ وایە ئەوانەتان دیوە. کەسێک بتوانێت ئەوەی بکە، کەسێک ئەوەی لە دەسەڵاتدا بێ ئاسانیش دەتوانێت ئینسان زیندوو کاتەوە. دەفەرمێت وئایەتون لەهم نیشانە و بەڵگەیەک بۆ ئەوان. نیشانە و بەڵگەیەک ناڵێ لەکوم، دەڵێ لەهم. ئەگەر گوتبای لەکوم یعنی بەڵگە و نیشانە بۆ ئێوە. بەڵام دەکرێت ئینسان ئیماندار بێ و گومانی لە زیندووبوونەوەی هەبێ؟ بێگومان نا. دەکرێت ئینسان ئیماندار بێ و گومانی لە دەسەڵاتی خوا هەبێ؟ نا. دەکرێت ئینسان ئیماندار بێ و گومانی لە عیلمی خوا هەبێ، لە بیستنی خوا، لە بینینی خوا، لە سیفاتەکانی خوا هەبێ؟ بێگومان نا. بەڵگەهێنانەوەی عەقڵی بۆ کەسی بێدینە، بۆ کەسی بێباوەڕە، لەنا کەسی ئیماندار کە گوترا خوا ئەوەی دەکا، خوا ئەوەی دەڵێ، یەکسەر تەسلیم دەبێ. مسلمانی ڕاستەقینە لە بەرامبەر قسەی خوا قسەی نییە، بۆچوونی نییە و قەلەق و دوودڵیشی بە هیچ شێوەیەکی نابێ هەبێ. جا دەفەرمێ وئایەتون لەهم بەڵگە و نیشانەیەک بۆ ئەوان لەسەر دەسەڵاتی خوا و لەسەر ئەوەی کە خوا مردووەکان دەتوانێت زیندوو کاتەوە. ئەلئەڕض ئەو زەویە، ئەلمەیتەت و مردوەیە، ئەو زەویە مردوەیە کە کاتی زستانان یا پاییزان دەیبینی هیچ سەوزایی و گژوگیایەکی لەسەر نییە. خوای گەورە دەفەرمێت ئەحیەیناها ئێمە زەویە مردووەکەمان زیندوو کردوتەوە کەوان بەهۆی بارانەوە، پاشان وەئەخرەجنا هێناومانەتە دەرێ منها لەو زەویە مردووە حەبەن جۆرەها دانەوێڵە، وایە جۆرەها دانەوێڵە، گەنمە، جۆیە، نیسکە، نۆکە، و لە ناو نۆک و نیسک و ئەو دانەوێڵانەشدا چەندان جۆر و نەوعی هەیە.
خواش دەفەرمێ فەمینهو ئێوە بەشێک لەو دانەوێڵانە یەکولون لی دەخۆن مەجای ئینکاریکردنی تێدا نییە بەدەستی خۆت دەیخێبن گڵی وایە لە پێشچاوی تۆ دێتە دەرێ و دەیدوریەوە و بەوەش دەژیەی دەکرێ بڵێ خوایەک لە زەویەکی مردوو ئەو هەموو مەلاین تۆوە وشکانە دەکاتە ئەو جیایە زیندووە و سەوزەیە و هەموو ژیانی مرۆڤەکانی لەسەر بەندە دروستکراوەکانی لەسەر بەندە دەتوانێت بەڵام ناتوانێت ئینسان زیندوو کاتەوە ئەگەر بهێنینە پێشچاوی خۆمان یەک دنکە گەنم کە جوتیار بە عەرزەیدا دەکا وشک وشکە وایە هەرچی ڕوح و زیندوایەتی بێت تێیدا نیە وایە کە دەکەوێتە بنگڵی تەڕ دەبێت وایە تەمەن یەکەم جار دەبێتەوە بەگڵ وەکو جەستەی ئێمە یەکەم جار دەبێتەوە بەگڵ ئەو جار لە گڵەکەیەوە جارێکی دیکە گوڵەگەنمێک یا چەند گوڵەگەنمێکی زیندوو دەکاتەوە جەستەی من و تۆ شەروایە دەخرێنە بنگڵ دەبینەوە بەگڵ ئەو کاتێک کە خوا ئەمری کرد گژوگیا لەبەرەوەی خوای گەورە ئەمری وایە هەموو ساڵێک کە خستە بنگڵی جارێک بێتە دەرێ دێتە دەرێ بەبێ وەک چۆن خوا فەرمانی پێکردووە مرۆڤیش کە دەبێتەوە بەگڵ هەمان نەوعە وآية لهم بەڵگە و نیشانەیەک بۆ ئەوان الأرض ئەو زەویە المەیتەت مردووەیەیە کە ئەحیەیناها ئێمە زیندومان کردوتەوە وأخرجنا وهێناومانەتە دەرێ منها لێی حەبەن جۆرەها دانەوێڵە فەمینهو ئێوە لەو دانەوێڵەیە کە لە زەوی مردوو دێتە دەرێ یەکولون دەیخۆن ئەو جار خوا دەفەرمێ وەجعلنا و هەروە جێڕاومانە دروستمان کردووە فیها هەر لە ناو زەویدا جەناتین چەندان باخ نەک باخ من نەخیلین لە خورما و ئەعناب لە ترێ وجعلنا فيها جنات من نخيل وهناومانەتە دەرێ لەو زەویە چەندان باخ من نەخیل لە خورما و ئەعناب لە ترێ پاشان وفەجەرنا هەڵمان قوڵاندووە فيها هەر لە زەویدا من العيون چەندان کانیا و چەندان سەرچاوی ئاو بەراوردێکی ئینسان عەقڵانە بکە دار خورمایەکی بەرز و بڵیند بێنە چەند قووەتی کەس وەکو منوتەی تێدایە یەک دار خورما وایە خوا لەچی دروستی کردووە لە پێشچاوی ئێمە هەر بەدەستی خۆت تاقیکەوە دنکە ڕقەی کە فڕی دەدەی بڕۆ بیخەبن گڵی وایە پاش ماوەیەکی دەبێتەوە بەگڵ دوایە دارێکی بەرزی بڵیندی بەهێزی لێ دێتە دەرێ چەند خورمای دەردەکا بە زۆریش لە شوێنی وشک لە شوێنی بێئاو لە بیابانێک تۆزاوی ئەو خورما تەڕ و نەرمەی لێ دێتە دەرێ کە مرۆڤ دەیخوا ناتوانێت ئینکاری بکەی وایە ئەو جار بە دوایدا چ خورمایەکە لە دارەکەت کردوتەوە وایە ئەی دارەکە لەکوێ هێنا خۆ ناو دارەکە کون نییە بۆ ڕی تێداوێت وانە بەس مادە ئەوەکان گڵیەکانن خۆراکیەکان هەڵیان دەمژێت و ئەوەی لێ دروست دەبێت خۆ مرۆڤ ترێ کە ئەو هەموو جۆرە و نەوعی هەیە ئەو دنکە بۆڵوەکەی بۆڵوەکەی بخۆ دنکێکی ڕقی لێ بێنێتە دێ مرۆ بیسەقێنە دنکە ڕقەکەی کە دەکەوێتە بنددانت یەک دنکە تۆیەکی گچکەوایە بیخەبن عەرزی بە چەند ساڵێکی دارخورما دار مێوێکی لێ دروست دەبێ دەهێندی من و تۆ باڵا و حەجمی هەیە و بەرهەموو ئەوەشی هەیەجا وەرە لەسەر زەویدا چەند خورمات هەیە و چەند جۆرن و چەند جۆر ترێت هەیە کە هەر ناتوانین ئێمە بشیان ژمێرین جا خوایەک بتوانێت ئەوەی بکە دەکرێت لە دەسەڵاتی زیندوو بوونەوەی گومانت هەبێ بێگومان وەکو گوتم بۆ ئینسانی ئیماندار هیچ گومانێک نییە وایە بەڵام بۆ کەسی بێباوەڕ ئەگەر عەقڵی هەبێ ئەگەر مناقەشەی زانستی و عیلمیت لەگەڵ بکە ئەوانە بەڵگەی عەقڵین دەبێت تەسلیم بێ بەڵام کەسێک هەر بۆ خۆی ئینکاری دەکا و عینادە و بڕیاری دا و ئیمان نەهێنێت و پەشیمان نەبێتەوە ئەوە بابەتێکی دیکەیە دەفەرمێ وەجعلنا دروستمان کردووە فیها لەناو ئەو زەویەدا جەنات چەندان باخ بەنمونە خوای گەورە دوو دانەی بەنمونە دێنێتەوە کە ئەوانە زۆر دوو میوەی زۆر بەرچاون و زۆر بەسوودن وایە کە هەم هەردووکیان قوتیشن میوەشن وایە خورما پێشی دەژیەی وایە وەکو میوەش دەخورێت ترێ وشک دەکرێتەوە هەڵیش دەگیرێ و ئینسان دەتوانێت پێشی بژیێ وفەجەرنا فیها و هەڵیشمان قوڵاندووە هەر لە زەویدا من العیون چەندان کانیاو یەک کانیاوێکی بە نمونە وەرگرە بڕۆ لە بەرامبەریدا دانیشە تەنها یەک سەعاتی تۆزێک بیری لێ بکەوە ئەوە لەکوێ ڕەهات چۆن هات
لەکوێ دێ لە کێوە دێ وایە ها یەک شاخ جاری وایە ئاوی لێ دێتە دەرێ ڕووبارێکە وەرە ساڵێک نییە ڕۆژێک نییە 10 ساڵ نییە سەدەیەک نییە قەڕنێک نییە وەتێ دنیا هەیە ئەو ئاوە دێتە دەرێ کێ هێناوی چۆن هات خوایەک زاتێک بتوانێت ئەوە بێنێ بەراوردی کە لەگەڵ دروستبوونی ئینسانی یا لە دروستبوونەوەی ئینسانی ئەگەر بڵێ ئاوەکەش خوا دروستی نەکردووە بتوانی بیسەلمێنی ڕێی تێدەچی بڵێ مرۆڤ زیندوو نابێتەوە یاخوا نەعوذ بالله ناتوانێت مرۆڤ زیندوو کاتەوە بەس تۆ ئیعترافکەی بۆی کە خورماکە خوا دروستی دەکا ترێەکە خوا دروستی دەکا ئاوەکە خوا هەڵی دەقوڵێنێ گژوجیا و ڕووەکەکان کە ئێمە دەیان بینین خوا دروستیان دەکا بڵێ ئەوانە خوا دەیانکە بەڵام کە هاتە سەر باسی زیندوو بوونەوەی بڵێ چۆن دەکرێت ئینسان دوای چەندان سەدا زیندوو بێتەوە ئەوە دوور لێوە ئەو پەڕی گەمژەی و بێعەقڵیە جا خوا دەفەرمێت بۆچی ئێوانەمان هێناونە دەرێ لیەئکولوا تا بخۆن من ثەمەریهی لە بەرهەمەکەی ڕاستەوخۆ وما عملته ئەیدیهم ئەو وما عملته ئەیدیهم دوو تەفسیری هەنا هەندێک دەفەرمون ئەو مایە نافیەیە دەفەرمێت لیەئکولوا من ثەمەریهی بۆی بخۆن لە بەرهەمی ئەو دار و درەختانە کە وما عملته ئەیدیهم کە بەرهەمەکە بەدەستی ئێوە نەهاتۆتە دەرێ بەرهەمی دەستی ئێوە نییە فعلا ناوەش تەفسیرەکەین زۆر ڕاستە وایە ئەتۆ تەنها وەک دەڵی دارەکەی دەخەیە بن عەرزەیەتەوەکەی پێدا دەکەی چەند کەس داری چەقاندووە و هیچیش نەڕواوە وایە چەند کەس تۆیشی پێدا دەکا و هیچیش نایەتە دەرێ وایە و زۆر دار و درەختی شەنە بڕۆ ئەو شاخ و داخانە بگەڕێت دەستی یەک کەسیان پێ نەکەوتووە وایە دەستی یەک کەسیان پێ نەکەوتووە لە دارە خزمەت ئەوانەی کە خزمەت دەکرێن زۆر جوانتر و گەشتر و بەکەڵکردتریشن بۆ مرۆڤایەتی وازەحە ئەوە تەفسیرێکیان بۆیە دەکرێت بڵێن بۆ ئەوی بخۆن لە بەرهەمەکەی وما عملته ئەیدیهم و ئەو دار و درەخت و میوەجات و گژوگیانش بەرهەمی دەستی خۆتان نین ئەوە تەفسیرێکیان کە زۆر ڕاستە و تەفسیرە تەفسیرەتەکەی دیکەشیان هەر زۆر ڕاستە بڵێن چی بڵێن لیەئکولوا من ثەمەریهی بۆی بخۆن لە بەرهەمەکەی ڕاستەوخۆ هەندێک خورما هەر لێیکەوە بیخۆ حازرە وایە ترێ لێیکەوە بیخۆ وایە بەڵام خورما بە چەند شێوە دەخورێ چەند شت لێ دروست دەکرێ یانی وایە ڕاستەوخۆش دەخورێ ئەو کاتی دەکرێن وەما عەمیلەته ئەیدیهم یعنی ئەو شتانەش کە بەدەستی خۆتان لەو شتانە دروستی دەکەن دەستکاری دەکەن خورمای وشکەوە وا بیکە هەزاران ئەنواع خواردنی لێ دروست دەکرێت و لەگەڵ چەندان شت تێکەڵ دەکرێت ترێ وایە ڕاستەوخۆش دەخورێت دەتوانی بیکەیە دۆشا و بیکەیە سرکە بیکەیە نازانم چی وانە میوەکانی کەش بە هەمان شێوە ئەوەیان و هەروەها شتێکی کەشی هاوێستاوی ئەوەی دەکات جاری وا هەیە هەر لە بینی دارەکاندا داری دیکە دروست دەکرێن یا دروست ناکرێن و متر بە بەنمونەوەرە خۆخێک و مەسەلەن ئەوەی کە ئێستا هەیە خۆخێک و بەنمونە هەنجیرێک متر بەکراون چی لێ دەرچووە میوەی سێهەمی لێ دەرچووە وایە خۆخەکە وایە خوا ڕاستەوخۆ دروستی دەکا بەرهەمەکەی دەخورێ وایە هەنجیرەکەش دەخورێ تێکەڵیش خەڵک تێکەڵیشی کردوون وایە یەک ڕەگێکی گوڵێکی بێنەجاری وایە سێ چوار گوڵی لێ متر بەکراون ئەوە ما عەمیلەته ئەیدیهما جا هەندێک میوەجات بەنمونە زەیتونی بێنە و لێیکەوە بیخۆ دەکرێ چی پێی دەخورێ ناخورێ هەندێک شتێ ڕاستەوخۆ ناخورێ دەبێت دەستکاریکەی بۆیە ئەمە سەر دوو تەفسیرەکەی ڕاستن لیەئکولوا بۆی بخۆن من ثەمەریهی لە بەرهەم و میوەی ئەو باخانە وما عملته ئەیدیهم و لەو شتانەش بخۆن کە بەدەستی خۆتان لەو شتانە دروستی دەکەنەوە تەفسیرێکیان یان لە بەرووبوومیەکەی بخۆن و بزانن کە بەرووبووم و ئەوەی دەری دەکەن بەرهەمی دەستی ئێوە نییە بەڵکو بەخششی خوایە و دیاری خوایە و لە دەسەڵاتی خوای گەورەدایە و تەفسیرەکەی ڕاستن جاخوا دەفەرمێ ئەفەلا یەشکوڕون ئەی بۆچی شکرانە بژێری خوا ناکەن ئەگەر بیر لەوانە بکەنەوە و ئەوانە دەزانن و لەوانەش حاڵی دەبن ئەی بۆچی شکرانە بژێری خوا ناکەن ئەو جارخوا دەفەرمێ سبحان الذي خلق الأزواج سبحان يعني پاک و بێگەردی بۆ خوا طبعا سبحان الله هەر بۆ خۆی یەکێکە لەو ذیکرانەی کە پێغەمبەر دەفەرمێ کەلیمەتانی حەبیبەتانی خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن يكيان سيا سبحان الله كالله سبحان الله العظيم يعني سي
کە دەڵی پاکی بۆ خوا ینی پاکی بۆ خوا بێعیبی بۆ خوا لەوەی کە لە ذاتی خوادا کەس وەکو خوای بچێ وایە هیچ ذاتێک نییە لە خوا بچێ وایە و لە قسەدا قسەی هیچ کەس لە قسەی خوا ناچێت بە هیچ شێوەیەکی و فعل و کردداری هیچ کەسێکیش لە فعل و کردداری خوای پەروەردیگار ناچێت بۆیە بە هیچ شێوەیەکی نابێ بێ بەراوردی دەسەڵاتی خۆت لەگەڵی خوا بکەی ئەها کاتی خۆی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسرا و میعراجی کرد ئیمانیان هێنا بتپەرستەکانیان نان هێنا و پێشیان وا بوو ئەوەی کە پێشتریش ئیمانی هێناوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەشیمان دەبێتەوە ها بۆیە کە بیستویانە پێغەمبەر دەڵێت شەوێکی بێک شەوی چوومەتە بەیت المقدس و لێوە چوومەتە ئاسمانەکان و ئەو هەموو ڕووداوانە و بەسەر هاتانەشم دیون وایە بە خێرایی چوونەتە لای ئەبوبەکری سیدیق مەسەلەن گوتویانە برادەرەکەت ئاوا دەڵێ پێیان وا بووە یەکسەر بۆی پەشیمان دەبێتەوە فەرموویەتی ئەگەر ئەو وای گوت پێ ڕاستە ئەگەر ئەو وای گوت پێ من لەوە گەورەتر باوەڕم پێ کردووە قەستم هەر ئەوەندە بە زەحمەتە تا ئیمان دێنی بەوەی کە خوای تۆ عەلیمە قەدیرە خەبیرە بەسیرە و ئیلە ئاخری کە ئیمانت هێنا بەوەی کە خوای تۆ عەلیمە بەسیرە خەبیرە بەسیرە هەرچی بڵێن لەبارەی خواوە یەکسەر قەناعەت دەکەی و قەتیش پرسیار ناکەی خوا لەبەرچی ئەوەی کرد و بۆچی ئەوەی دەکا خوا چۆن ئەو پرسیارە بێمەعنانەی کە ئێستا دەکرێت خوا ئەگەر دەزانێت فلان کەس فلان گوناهی دەکات و ئەگەر فلان کەس فلان شتەی توش دەبێت و ئەی بۆ عقوبەی دەدا و ئەی بۆ ڕێی دەدا و ئەی بۆ ڕێی لێ ناگرێ خوای تۆ خوای من و تۆ خوایەکە عەلیمە کە دەڵێی سوبحانە یعنی پاکی بۆ تۆ خوایە علمی کەس وەکو علمی تۆ نییە وایە ئەگەر علمی خوای وەکو علمی ئێمە بایە نەعوذ بالله یان علمی ئێمە وەکو ئیخوای بایە ئەگەر علمی خوای وەکو ئێمە بایە یعنی خواش مەخلوقە وەکو ئێمە نەعوذ بالله ئەگەر علمی دروستکراوێک وەکو ئیخوای بێ یعنی کەسەکە خالقە کەسەکە نەعوذ بالله طبعا شتیوا بە هیچ شێوەیەکی یەک لە مفەسیرینەکان دەفەرمێت چۆن قەناعەت بەوەی کە دەفەرمێ ئەگەر بگوترێ پێت بە نمونە کەسێک ئێستا بە نمونە لە ڕانیە ڕاچوویە سلێمانی بە سەعاتێکی باوەڕ دەکەی یان ناکەی کەس بە ساعتێکی نایگەی بەزێک بڵێن بە سارەی بە 2 ساعتی چووە ئاسان بڕوا دەکەی بۆ چونکە سورعەتی سارەی لەگەڵ سورعەتی وانە ئەگە بڵێ بە تارەی چووە بە تارەی نازام چەند دەقەی پێدەچن بەڵام بڵێ بە چەند دەقەیەکی ڕۆیشتووە بەڵام بە تارەی چووە قەناعەت دەکەی خوا ئیسرا و میعراجی بە پێغەمبەر کردوون وایە قووەتی خوای هێزی خوای وانە لەگەڵ هێزی بەشەر چەندەی فەرقە فعل و قسەکانیشی دەبێ ئەوەندە جیاواز بن بۆیە کە دەڵێن سوبحانە یعنی بەو معنای بڵێ ئاوا لە دڵەوە بڵێ ئەوجار ئەوەکەت وەک دەڵێ تەرازوەکەت بۆ پڕ دەکات و وەک دەڵێ کێشەکەی قورس دەکات و عەمەلی ساڵحەکانت باڵانسەکەی بەهێز دەبێت دەنا هەر بەزار بڵێ و نەزانی مەبەستە چییە هەر چاکە بەڵام بێگومان وەکو ئەوی نییە سوبحانە الذی پاکی و بێعیبی بۆ ئەو خوایە کە خەلقە دروستی کردووە ئەلئەزواج بە معنای چ دێ بە معنای نێر و مێژ دێ و بە معنای چەندان جۆریش دێ دەکرێ بڵێن خوای گەورە نێرە و مێایەتی لە بینی هەموو دروستکراوەکاندا دروست کردووە بەوانەی کە گیان لەبەرن و تەنانەت ئەوانەشی کە گیان لەبەرنین گژ و جیا و دار و درەخت میوەجاتەکان چەند جار بیستوتانە دەڵێن لە فلان شوێنەی لەبەرەوەی تەنها یەک داری بە نمونە خورمای لێ بەری ناگرێ بۆ چونکە لە تەنیشتی نێرەکە نیە لەگەڵی تەلقیح ببێ وایە لە وانە مریشکێکی بەتەنێ لە شوێنێکی دانێ با کەڵەبابێکی لێ نەبێت تا قیامەت بزانە هێلکەیەکی دەکە وانە ئافرەتێک بەتەنێ بانێرێکی ئەوە هیچ مەمەسم نێرومەیەەکە گژوگیای دیکەشا گەن ئەوانەش ئەگە بانەی جوڵێنێت و لێکیان نەدا و لەگەڵ یەک تەلقیحیان نەکە تا کارە با و ڕووناچی تەنانەت ئەو زەڕێکە گەردیلەکە کە چاو نایبینێ دەڵێن سێ بەشە نێرە و نازانم پێیان دەڵێن چی ناوەکەیان سالی مومبوزی بوو نازانم چی یەکیان نێرە و یەکیانی مێیە دەبێت لەگەڵ یەکتر بە یەکتر بگەن هەورەکان تا بەیەکەوە تەلقیح نەبن کارەبا تا گەرم و سار دەکەینێ بەرهەمی نادا ئەوە یەک تەوان بۆیە دەکرێت بڵێن پاک و بێگەردی بۆ ئەو خوایەی پاکی لە هەموو شتەکان بۆ خوا لە ناوەکانی لە سیفاتەکانی لە کردارەکانی لە ئەفعالەکانیدا کە دروستی کردوون هەموو شتێک بە نێر و مێ ئەوە یەک و دەشکرێ بڵێن ئەزواج بە معنای چەندان نەوعدێ و
ئێستا هەر ئینسان هەر وەکو چۆن نێرە و مێی هەیە وایە چەند مرۆڤ لەسەر زەوی هەیە بە ژمارە گەر بیان ژمێرین 8 ملیار ئەو 8 ملیارە یەک دووی وەکو یەکە دوو کەسی لە تەنیش یەکدانێ هەموو شتێکی وەکو یەکە بێگومان وەکو یەک نیە جا چۆن ئەمن و تۆ وەکو یەک نین مێرولەش ها ئێستا کە شانەیەکی مێرولەی دەبینی لە دوورەوە وا دەزانی وانە هەموو یەکن بەڵام لە بینی خۆیاندا یەکدی دەناسن یان ناناسن ها بێگومان دەیان ناسن چۆن لە بینی ها بەمە لەبەرەوە لە پێشاوی ئێمە زۆر گچکەنە ها جیهانێکی بچووکترن دەنا ئێمە چۆن یەکتر دەناسین و فەرق بە یەکتری دەکەین ئەوانش هیچیان وەکو یەک نین ها ئەو گەنم و گژوگیانەی کە هەمووی بە شکل بەیەک دەچن بەڵام بڕۆ لی وردبەوە و وردیانکەوە حتمەن یەک لەگەڵ یەکێکی دیکە جیاوازی هەیە بۆیە هەردوو تەفسیرەکەی دەکرێت بڵێن پاک و بێگەردی بۆ خوا کە دروستی کردووە نێرە و مێیاتی لە هەموو شتێک و دەشکرێ بڵێن هەموو شتێکی دروست کردووە بە چەندان جۆر و ڕەنگی جیاواز مما تنبت الأرض لەوەی کە دەیڕوێنێ زەوی سەوزی دەکاتەوە زەوی ومن أنفسهم ولا خوشيان لإنه إنسان كان جدا ومما ولا نيواني أو شتانش كلا يعلمون أوان نايزانا أو طبعا إعجاز إستا عندي شيء كشف بوا دنا جاران خلق بي وابو نيرو مي تنها لبيني بيا وآفرتي داهية أو جيان داراني كلا بيشتاويان دهات نودتون ويان دزاني تنها أوانا بيستيان بوي هي اللي يكتر نزي ببنو نيرو مي كانيان دنا هي سيدي كنيتي سبحان الذي باكو بيقردي بو أو خوايي خلق الأزواج درستي كردوا النيرة ومياتي وذكري بلين جوراتي كلها لها مدرس كراوة كان مما تنبت الأرض من ما تنبت الأرض لو اشتانيك زوي ديان روينه زوي شينيان دكاته وزوي ديان هنا تدري ومن أنفسهم ولا خودي خوشيان دا ومما لا يعلمون ولا لوان أوشتانش دا كأوان نايزانا أو جار فاضة فرمد وآية أو يقل نشانة كان نشانة يشيدك وآية لهم نشانه چی دیکە بۆ ئەوان دیسان بۆ بتپەرستەکان بۆ بێباوڕەکان بۆ ئەوانەی کە ئینکاری قیامەت و زیندووبوونەوە دەکەن الليل ئەو شەوەیە کە ئینسان تێیدا دەخەوێت و ئیسراحەت دەکا نەسلەخ یعنی لێیدا دەماڵین لێی جیا دەکەینەوە منه لە شەو النهارە ڕۆژ وایە شەوێ خەوتووی بەقەدەر یەک دنیای حەزت لێ بێت سەعاتێک شەوێ درێژتر کەیەوە نەگەتۆ دەسەڵاتدارترین دەسەڵاتداری سەرزەوی دەتوانێت خوای گەورە قەراریدا ببێتە ڕۆژ دەبێتە ڕۆژ وآية لهم نیشانەیەکی دیکە بۆ ئەوان الليل ئەو شەوەیە کە نەسلەخ لێیدا دەماڵین لێی دێنینە خوارێ منه لە شەو النهار ڕۆژ فإذا هم ئەو کاتە ئەوان ئەگەر شەو دەهات دەبێتە چی مظلمون طبعا دەکەونە ناو تاریکایی وآية لهم نشانەیەکی دیکە بۆ ئەوان الليل شەوە کە نەسلەخ منه النهار کە دادەماڵین لێی ڕۆژ کە ڕۆژ ڕۆیشت و پێچرایەوە سەرەی چ دێ سەرەی شەوێ دێ فإذا هم مظلمون ئەو کاتە ئەوان دەکەونە ناو تاریکایی هەزار جار حەزت لە ڕۆژێ و لە ڕووناکایی بێ کە ڕۆیی دەدەسەڵاتی هیچ مەخلوقێکدا نییە جگە لەخوا بۆت بکا بە شەو یان بەعکسەوە ڕۆژێت بۆ بکا بە شەو یا شەوێت بۆ بکا بە ڕۆژ وآية لهم نشانەیەکی دیکە بۆ ئەوان الليل ئەو شەوەیە کە نەسلەخ منه النهار دادەماڵین لێی ڕۆژ یعنی ڕووناکی ڕۆژ فإذا هم ئەو کاتە ئەوان مظلمون دەکەونە ناو تاریکایی ئەو جار والشەمس تەجری خۆریش دەڕوا بۆ کوێ لمستقرن لەها بۆ ئەو شوێنەی کە بۆی دیاری کراوە ئەو شوێنەی بۆی دیاری کراوە هەندێک لە مفەسرین دەفەرمون و فەرمودەیەکیشمان هەیە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بە ئەباذەری دەڵێ ئەباذەر دەزانی خۆر لەکوێ ئاوا دەبێ دەڵێت خوا و پێغەمبەری خوا چاکتر دەزانن دەفەرمێ هەموو ڕۆژێ خۆر کە ئاوا دەبێت دەچێتە ژێر عەرشی خوا و سوزدەیەک بۆ خوا دەبا و ئەو جار جارێکی دیکە سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە بێگومان تەمان هیچ کات ناوەستێ هەندێکیش دەفەرمون مەبەستی لە ڕۆیشتنی ئەو شوێنانە نەکە ڕۆژ تەوان ساڵێ چەند ئەوەیە چەند 300 تەمان ئەوەندە شوێنەی جیای هەیە ها بۆیە کورت و درێژ دەبن ها ئەو ڕۆژانەی کە کورتن مەسافەکەی کورتە وە زوو دەگا کە ئێستا بەنمونە ڕۆژ درێژن شوێنەکەی مەسافەکەی درێژە درەنگتر دەگا بۆیە مستەقەر ئەو شوێنەیە کە هەر ڕۆژەی
بەڵام لە عکسی مانگی تەمان مانگ ینی مانگ هەرما ئەوکەی بەخۆی بە 29 ڕۆژی شوێنەکانی خۆی دەور دەکا بەڵام خۆر بۆی خێرایی کامیان زۆرترا فانی مانگی خێراییەکەی زۆرترە بۆی مانگانە جارێک هەموو شوێنەکانی دەکا بەس خۆر ساڵی یەک جار تەمەن یەک شوێنی دەکا والشمس تجري خۆر دەڕوا لمستقرنی لەها بۆ ئەو شوێنەی کە بۆی دیاری کراوە ذلك ئەوەش تەقدیر ئەندازەگیریە کە چێ کردوێتی العەزیز خوایەکی باڵادەستی العەلیم زۆر زانە مسقالە زەڕێک نە دێتە پێش نەدەچێتە دوایە و نەبەرز دەبێ نە نزم دەبێ و بە بێویستی خوان نەگەرم دەبێ نەسار دەبێ و ئەو گەرم بوون و سار بوونەشی کە هەیە بێگومان تەقدیراتی خوای پەروەردیگارە و بەبێ تەقدیراتی خوای گەورە بە هیچ شێوەیەکی هیچ گۆڕانکاری و دەستکاریەک لە خۆردا ناکرێت و کەسیش ناتوانێت دەستکاری تێدا بکە والشەمس و خۆر دەڕوا لمستقرن بۆ ئەو شوێنەی کە بۆی دیاری کراوە ذلك ئەوەش تەقدیر ئەندازەگیریەکە العەزیز لەلایەن خوایەکی باڵادەستی عەلیم زاناوە کراوە ئەو جار دەفەرمێ والقەمەڕە و هەروەها مانگیش قەدەرناه بۆمان دیاری کردووە مەنازل چەند جێگایەک جێگاکانیوی کەمترن تەمان وایە حتا عادە هەتا دەگەڕێتەوە لە کۆتاییدا وەکو چی لێدێ کەلعورجون وەکو قەدی خورمایەکی قەدیم کۆنی لێدێ خورما دەڵێن تەبیعەتی وایە کە دای دەنەی بەتەڕی وردە وردە لەگەڵ وشک بوونەی بچووکیش دەبێتەوە ئەوەش وایە تەمان مانگ سەرەتاکەی بچووکە سەرەتاکەی نا لێکیەوە دەست پێ لە بچووکیەوە دەست پێ دەکا تا گەورە بوونێ بەڵام لە گەورە بوونێەوە ئەوجار وردە وردە بەرەو بچووک بوونەوەی دەچێت 29 سیەکەی زۆر بە زەحمەت دەبیندرێ و ئەگەر بشبیندرێ وەکو قەدە خورماکەی دەبیندرێت تەمان لا سەڵدا گەورە و گسکەبوونی هەیە نیەتی گەورە دەبێت یان لە پێشاوی ئێمە گەورە و گسکە دەبێت ئێمە ئێستا مانگ مەخلوقێکە بە فیعلی گەورە و گچکە دەبێ یان لە پێشچاوی ئێمە گەورە و گچکە دەبێ لە پێشچاوی ئێمە وای لێ دێ بەڵێ خۆر وانییە تەمان خۆر لەبەرەوەی بە 300 و ئەوەندە ڕۆژەی 6 و ئەوەندە ڕۆژەی هەمووی لێ کاتیدا دیارە وایە بەڵام مانگ ئەوەکەی لە چ وەردەگرێت ڕووناکیەکەی لە خۆر وەردەگرێت چەندەی لە خۆر دیار بێ ئەوەندە دەنا بچووک نابێتەوە گەورە و بچووکی نییە خۆر چەندەی ڕووناکی پێ بدا کە شەوی یەکەم ئەوەندە بەقەدەر لە پێشاوی ئێمە دەنا زۆر گەورەیان لە شوێنی خۆی وایە بەزەوەن ئەوەندەی دەگاتە ئێمە وردە وردە لەگەڵ خۆر لەها لە 13 و 14 و 15 لە ئاسمانی لەسەر ڕاڕێک بەرامبەر یەکەن تەواوی ڕووناکیەکەی وەردەگرێت بۆی هەمووی دەبێنەنا لا سەڵدات بەس لە پێشچاوی ئێمە وای لێ دێ والقەمەڕە مانگ قەدەرناه بۆمان دیاری کردووە مەنازل چەندان شوێن حتا عادە هەتا سەرنجام دەگەڕێتەوە لە پێشچاوی ئێمە نەک لە ئەسڵدا کەلعورجونی وەکو قەدی دارخورمایەکی قەدیم کۆنی لێ دێ ئەبجا خوا دەفەرمێت لەشەمس ينبغي لها أن تدرك القمر خۆر بۆی نییە بگا بە مانگ و بەسەر مانگدا هەڵبێ بە هیچ شێوەیەکی هەتا کاتی بە دەرەوەبوونی مانگ بێت و شەو بێ خۆر ناتوانێ بێ وایە بۆ چونکە خوای گەورە شوێنی بۆ دیاری کردووە ئەندازەی بۆ تەقدیر کردووە ناتوانێ ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە مانگ خێراترە خۆر لە دوایەتی بەڵام ناتوانێت سەریعتر بێ ناتوانێت خێراتر بێت و بکەوێتە تەنیژ مانگی یان پێش مانگی لە شەمس و خۆر بۆی نییە ينبغي للشمس ينبغي يعني خور بوينية لها جاو بيكوية للشمس ينبغي لها خور ولا الليل وهو شويج بوينية للشمس ينبغي لها خور بوينية أن تدرك القمر كبقى بمانگ لقل مانگ بيكو كوب بيتوا چونك اگر بي روناچه كي دهيالي يا ناهيالي بيقومان طبعا دبيت روش وكاتي ولا الليل سابق النهار وهروها شويش ناتواني بيش روج بكويتو بيش وي كاتي خوي بي
كل هميان هر يكان في فلك يعني لخلقو جيغاي تايبتي خوي يسبحون يعني ملدك بلام يعني سي يعني ببر دوامي دا صورته وشون ملوان لنا آودا رانا وسته خور ومانجيج نابي راوستن چونك انقر راوستن كونو بنور تيك دسي ها شمس ينبغي لها أن تدرك القمر خور بوينية بقى بمانك وهروها شويج بوينية بيش روج كويت هميان لخلقو شويني تايبتي خوان دا سورينو ببي راوستانجا آخر قصو طبعا كوتا آياتيشا اويك سيد قطب استيشي زور جوان دا فرمي دا فرمي خواهي قورا نظامي وردي بو استيركاني آسمان داناون جماري استيركان سندا طبعا بملايين وحزميان سندا طبعا حزمي همويان بچوكترين يان زور لزوي قورترا بچوكترين يان بەڵام دەفەرمێ لەبەرەوەی خوا نظامی بۆ داناون و پابندن بەو نظامی کە خوا بۆی داناون نەبیندراوە قەتیش نابیندرێ دوو ئەستێرە لە شوێنێک بەریەکەون ئەگەر بەریەکەون نظامی ئاسمان کە زۆر لەسەر زەوی طبعاً مەخلوقاتی زۆرتر تێدایە و گەورەتریشە تێک دەچێ زاد مەبەستی ئەوەیە دەفەرمێت چۆن خوا نظامی ئاسمانی داناوە لەبەرەوەی وەک خۆی پەیڕەو دەکرێت کەس لە ئاسمان کێشەی نییە ئەگەر نظامی خوای لەسەر زەویش پەیڕەو بکرێ و پەیڕەو کرابایە بێگومان بە ئەندازەی پەیڕەوکردنی شەریعەتی خوا لەسەر زەوی ئینسان کێشەی کەمتر دەبێت بەڵام بێگومان قەت نابێ و قەتیش ئینسان ناتوانێت 100% نظامی خوا جێبەجێکە بۆیە قەتیش لە دنیادا و لەسەر زەوی بەتەمای ئەوەی نابێ ببین کە دنیا بێ گرفت و بێ کێشە بێ هەرچی گرفت و کێشەش هەیە کە ڕوبەڕووت دەبێتەوە لە ئەنجامی بێ ئەمریکردن و بێفەرمانیکردنی خوایدا دەنا ئینسان ئەگەر ئەمری خوای جێبەجێکە خوای گەورە ئەرک و مافی هەموو کەسێکی دیاری کردووە کەس حەقی کەس ناخوا ئەگەر بە قسەی خوای کەی وایە بەڵام فیترەت وەسروشت و ئەوە نەفسە خراپەکە جاری وایە بەسەردا زاڵ دەبێت بە ئەندازەی ئەوەی خراپەت کرد وەک دەڵێ تووشی خراپەش دەبێ و خراپەش دەهێنی بۆ خۆت و بۆ خەڵکیش صلی الله علیه سیدنا محمد